ئێرە بازاڕی نیشتیمانە لە شاری هەولێر. ڕۆژانی هەینی گۆڕەپانی ئەم بازاڕە دەبێتە شوێنی کۆبوونەوەی بەنگلادیشیەکان و ژیان و گوزەرانی خۆیان لە دوورە وڵات بۆ یەکتر باز دەکەن. هەندێکیان 8 ساڵ و هەندێکی تریان نزیکەی 10 ساڵە لە هەولێرن. جمعە هەمووی جمعە دێم ئێرە بازار نیشتیمال هەمووی برادر ئێرە بوو بەس گەرەبی دەکەم برادر ئێکە ئێرە هەموو هەفتەی دێم برادرێک کەسەی دەکەم ئەوە برادرێکە هەموو جوان بوو ئەوە هەولێر بازار نیشتیمال ئێرە هەموو برادر. بەشێک لەو کرێکارانە دەڵێن هاتنی چەکدارانی داعش و ئاوارەکان بۆ هەرێم کاریگەری کردوتە سەرکاریان کە بەوتەی خۆیان پێشتر ماگانەیان باشتر بووە بەڵام لە ئێستادا ئیشان ڕووی لە کزی کردووە. لە هەولێرشی دەکەمەوە ئێستا بیشی PVC دەکەمەوە بەس ئیشەکە هەندێک وازای تێک چووە بەس باشە هەولێر وەڵڵاهی هەولێر کوردیش باشە ئایوی نییە لەبەر داعش و لەگەر هەندێک سووریە نەتێکدا ئیشەکە وەڵڵاهی ئینشاڵڵا باش دیوی هەم. محەممەد کە بۆ کارکردن هاتوۆتە هەرێمی کوردستان دوای نیوەڕۆی ڕۆژانی هەینی لە بازاڕی نیشتیمان خواردنێکی تایبەت بە بەنگلادیشەکان دەفرۆشێ بە ناوی جلمۆری. ئەو خواردنە لە خەیار و پیاز و بیبەر و گێزەر پێک دێت. محەممەد ڕۆژانی تری هەفتەش لە شوێنی تر کار دەکات. ئەوای بانگلادێشی ئاشیە هەیە ئەوای ناو پێ دەرێت جالموری هەموو بانگلادێشی بەرادری ئەوای زۆر خۆش دێ بەس ئەوای بەس ئەمن زومای بەس لێرێ بوو ئەمن شەریکەیش دەکەی بەس جومای هەموو بەرادری بانگلادێشی بوو هەموودا بۆ خۆی زۆر خۆش دێ هەزلیە زۆرەوە. لای بەشێک لە هاوڵاتیانی هەولێریش ئەو بەنگلادیشیانە بەوە ناسراون کێشە بۆ کەس دروست ناکەن و کورد و کوردستانیان زۆر خۆش دەوێت. ساڵکە ئەو ماتەمە ئێمەە ئەز لێورا دەم شۆڵکردنێ هەر جمعە هەموو باگلندێشی تێن لێرە باستی ماتەمە خواردن دخۆن و خواردن دخۆن چای قاوە و خواردن دخۆن بەس ڕۆژێک من ئایدیمان پرسکرێک کێشەیەکێک نەدیتە هیچ یانێ بێ کێشەنە بێ مشکلێنە هەمی زۆر باشن زۆرش فاقیرن. لە ئێستادا کرێکاری چەند وڵاتێکی جیاواز لە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر کار دەکەن. بەنگلادیشیەکانیش بەشێکن لەو کرێکارە بیانیانە و لە شوێنی جیا کاری جۆراوجۆر دەکەن. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.